ئەم تیپە دوو یاریەتامی سەرکەوتنی لە خولی ئەستێرەکانی عێراق نەکردووە. ئێستا بە گوێبیستبوون بە گۆرانی و مۆسیقا ڕاهێنەر دەیەوێت لە ڕووی دەرونیەوە ئارامیان بکاتەوە و کێشەکانیان لەبیر بکەن تاوەکو یاری بەرامبەر کارەبا بە سەرکەوتن بگەن. والله اعتقد مباراة غدا هي يعني صعبة اذا انت بەخوا پێم وایە یاری سپەی یاریەکی قورسە کە تۆ بە باشی ئامادە نەبی وەک ئامادەی دەرونی و جەستەیش. ڕاستە ماوەی ئامادەکاریمان زۆر باش بوو، بەڵام بابەتی دارایی کێشە گەورەکە بوو. لێک تێنەگەیشتنی یاریزانان و دەستەی کارجێڕی. ئاسایی نییە یاریزان کێشەی دارایی هەبێت ئاستێکی چاوەڕوانکرا و پێشکەش نەکات، چ بۆ خۆی چ بۆ تیپەکەش. سبەی کێشەکان لەبیر دەکەین بێک دڵ دێنە نێو یاریگا. يقدم مستوى لان اللاعب اول تالي اذا حصلتنا مشكله في الجانب المالي. تیپەکە بۆ ئەم یاریە تەنها لە تواناکانی برۆنۆ بیسپۆ بەهۆی پێکانەوە بێبەش دەبێت. تەواو یارزانەکانی دیکەی بۆ یاریەکە ئامادەن. توانەکانی حوسێن جوولی گۆڵپارێز و محەممەد قاسمی هێرشبەرشی بۆ گەڕاوەتەوە. سواز بۆ خۆیانە توان بڵم یاری یەکەم ئەنجامەکە تا ڕادەیەک ئەچەنە بەدڵی ئێمە نەبوو، بەڵام دوای ئەوەی کە تەڕتێکمان هەبوو لە شەوتی یەکەم توان بڵێم دادپەروەرانە بوو کە یەکسانبوونەکەمان، بەڵام یاری قاسم بەڕاستی هەتا بڵێ یاریەکەمان ینی لە ئاستی پێویست نەبوو. لێرەوە ئێمە بە ناوی خۆم و یاریزانەکانی شەوەداوای لە بردنە هاندەرانەکەین ئینشاڵڵا بتوانین ئەم یاریە کە یاریەکی زۆر گرنگە و لە ناو یاریگەی خۆمانە بتوانین هەم بە ئاس و هەم بە ئەنجامیش دڵی هاندەران و یانەکەش ڕازی بکەین. یانەی هەولێر لە هەفتەی سێمی خولی ئەستێرەکانی عێراق هەینی کاتژمێر 7 شەو پێشوازی لە یانەی کارەبا دەکات. هەولێر خاوەنی تەنها خاڵێکە و کارە باش 4 خاڵ لە 24 یاری فەرمی شەردووتی بێگەیشتون. 14 سەرکەوتن بۆ هەولێر بووە، 2 سەرکەوتنیش بۆ کارەبا، 8 یاریش یەکسان بوونە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.